ئێمە ئەمڕۆ وەکو ژنانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە مەسئولێتێکی گەورەی سەرشانی خۆمان نەزانین کە هەموو زانین ئێستا 16 ڕۆژی ڕوبەڕووبوونەوەی ڕێگرتن لە توندتیژی دژی ژنانە و لەم 16 ڕۆژەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێ لە پایە ئەساسیەکانی ئەوەیە کە بەهێزکردن و بەتواناکردن و بەشداریکردنی ڕۆڵی ژن بێ لە ناو حیزبەکەیە کە بینیومانە تەنانەت بەداخەوە کە منە مەڵێم ئەم حیزبە بەیانێکیشی نەبوو بە پاڵپشتیکردن کە ساڵانە نەتەوە یەکگرتوەکان بۆ هەموو دەوڵەتانی جیهان کە بزانن لە ماوەی ساڵێکا چنێ لە توندتیژیەکانیان کەم کردوەوە چنێ توانیوانەتان ژنان بێنە پێشەوە بەشداری سیاسی بکەن بە تایبەتی ئێمە کە لە ناو مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەم کۆمەڵە ژنە کە ئەتوانم بڵێم دەنگی هەموو ژنەکانی ترین کە باس لەوە بکەین کە ئێستا ئێمە نزیک بووینەتەوە لە کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە چەند توانراوە ڕۆڵی ژن و دەوری ژن و چەنەها لە پیاوەکان توانیویانە دەنگ بن بەو ژنانە کە بۆ ئەوەی لە کۆنگرەیە بەشدار بن ڕەنگە هەموو بزانن لە ساڵی 2005 کاتێک کە دەستوری عێراقی دانراوە بەڕێز هەڤاڵ مامجەلال لەو کاتەیە تەکیدی کردوتەوە کە یەکێک بووە لە دەنگە بەرزەکان لە 125 بەشداریکردنی ژنانی داناوە کە لە ناو ئەو هەموو حیزبە ئیسلامی و سیاسی و عەرەبیانە کە خۆمان نەزانین چۆن ئەوان ئەفکارن بەڵام توانیوێت ئێمە تەسبیت بکە دواتر لە هەرێمی کوردستانە لە 130 تەسبیت کراوە بۆی بەشداری ژن بکرێ لە ناو پەرلەمان و لە ناو پێگەکانی ترە ئەمەش بە هەمان شێوە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵامەوەی کەلای ئێمە سەیرە لە 120 لە ناو پەیڕەوی یەکێتی نیشتیمانی کوردستانە تەسبیت کراوە لەبەرەوە بێ ئێمەی ژنان کار بکەین لەسەرەوەی کە هەر لە ئێستا بۆ بەشداری بوونی لە کۆنگرە مادەم لە هەرێمی کوردستانە لە 130 و بەرنامەی ئێمە بووە ئەبێ لە 130 لە ژنان بەشداری بکرێت لە کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستانە و هەروەها هەموو ئەوانەی کە ئەزانین کە لە ئێستاە بەداخەوە ئەوانەی کە دەنگەکان کۆکەنەوە کە قوتبە ئەساسیەکان لە ناو ئەم حیزبەیە پیاوەکانن بەداخەوە کە تا ئێستا ژن نەیتوانیوە لە ناو حیزبێکی وایە بتوانێت ڕۆڵ و دەوری سەرەکی هەبێ ئەمەش گلەیەکی گەورەمان هەموو لە قیادەکانە ئەو قیادانەی کە پیاون و ئەم حیزبیان بەڕێوە بردووە چونکە بەڕاستی ئەوان بوون کە دەوریان هەبێ ژن بەهێزکەن ژن بتوانە بکەن ژن ڕێک بخەن ژن بتوانێت وەکو ژنێکی سیاسی حتا ئەو ژنانەشی کە بەشدار بوون لە ناو سیاسەتا لە ئەندامانی سەرکردایەتی ئەم حیزبە وەکو پێویست نەیانتوانیوە یعنی ئەوان پیاوەکان نەیانتوانیوە هێز و قووەت بن کە ئەمان بەشدار بن لە هەموو کایە سیاسەکان و لە بڕیارە سیاسی ئەساسیەکانە هەموو بینین کە کاتە بڕیارێکی ئەساسی ئەدرێت هەموو پیاوەکانن کە بڕیارەدەن بەبێ بوونی و بەشداریکردنی لە ژنەکان لەبەرەوە جارێکی تر ئەڵێن ئێمە لەم هەڵمەتەیە ئەڵێن ژنان هەتا ئێستا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە بەداخەوە ئەڵێم نەک یەکسان نییە بەڵکو کاری جددی بۆ نەکراوە پیاوەکان خۆیان دەنگ بە ژنان نایەن کە ئەمە کێشێکی گەورەی کابووایە ئەم حیزبە بەرنامەی تایبەت بەخۆی هەبوایە بۆ ئەوەی ژن بەهێز بکە ژن بەخوت بکە بتوانرێت پیاوان دەنگ بن بە ژن کە ژن هاوشانیان بێ بەداخەوە کە ئێستا باسی یەکسانیەکەین یەکسانی ڕەنگە لە لای ئێمە ئێستا کە بە پێیپەر ڕۆمان لە 120 بێ یەکسانی زۆری مابێ بەڵام تەمەناکەم ئەم دەنگە بگاتە لای هەموو لایەنە سیاسیەکان چونکە لە ئەخیرا یەکێتی دەورێکی گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەورێکی گەورەی هەیە لە ناو لەسەر تاسەری عێراقا ئەگەر بڵێن سەرۆک کۆماری عێراق یەکێتی نیشتیمانی کوردستانە سەرۆکی پەرلەمانی ئەم هەرێمە یەکێتی نیشتیمانی کوردستانە لەبەرەوە ئەم حیزبە دەوری ئەساسی هەیە ئەگەر کاتێک ڕۆڵ و پێگە و هێزی داژن حیزبە سیاسەکانی کەش چاوی لەیەکەن لە ناو حکوومەتە ئەو ژنە بەهێزانە کە ئیشیان کردووە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئایا ئەم حیزبە چەند توانێتی ڕۆڵیان بەرچاو بگرێ و ئێستا ئێمە چاوەڕوانی ئەوین کە حیزبەکەمان بتوانێت بەشدارێکی کارا بابەژن ئەو بەرنامانەی کە لە ئێستا پێشکەشی کردووە بۆ ژن بەڕاستی بەرنمەیەکی ئەتوانم بڵێم هەتا بڵێ لاوازە هەتا بڵێ نەیتوانیوە پێگەکانیان بەهێز بکە ئێمە داواکاری هەموو ئەم ژنانەی کە لێنن چەنەها ژنی تری ناو ئەم حیزبە ڕەنگە ئێمە ئەمڕۆ نخبەیە کۆ ببێتینەوە چونکە داواکاریەکەمان داواکاریەکی ڕەوایە هەندێک لە ژنەکان چەند ئیشیان کردووە چەندها ساڵە ناو ئەم حیزبەیە خەباتیان کردووە ئێستا تەنانەت ڕێگەیان پێناون کە بەشداری بکەن بۆ ئەوەی کە ببنە ئەندامی کۆنگرە نەگەوەی کە داوای دەسەڵاتێکی بەرزیان کردبێ